آیا هاتنا به هجماره با عراق هرچقدر دیار نینه که براستی چنده لبحثا 2000 بلکی زیده تر دکن پلانه که برای مقاومه بو هیرشه که جنیشکا و لیسر ویده سلاطان و که سوریه بجه بوی پیشنگا رزگاری و آزادیا و سوریه اف پرسه و گلکین دی ده جهجای عمید احمد رحال افسری بری سپای سوریا جه باجار استانبول بپرسم جای عمید تو بخیرات کردستان 24 پرسیارا دست بکی و جوهری اوه آیا چرانویسا ارتش اسد جنافچو یا پرتو بلاوه بوی ده چه بیتن ده دست دست حالاتان اوکیا سوریا ده چه بریاره کل سرده وعليكم السلام سلااو لە ئێوەش ڕێزم هەیە بۆ هەموو بینێرە بە ڕێزەکانتان بە دڵنیاییەوە ئەو شۆکەی کە بەسەر سوپای ئەسەد و سەرکرداتی سووریا داهات ئەو مەترسیەی کە مەترسی لە هەموو وەزارەتەکان دروست بووە ئەمەش کێشەیەکی گەورەیە بە تایبەت وەزارەتە سیادیەکان بە دڵنیایی ئەو سوپایە سێ بەش پیادە ئاسمانی و ئاوی لە خۆ دەگرێت هەموو ئەوانە ڕویان لە وڵاتەکانی دیکە کردووە بە جلی مەدەنی ئەمڕۆ وەزارەتی ناوخۆ یاخود وەزارەتی بەرگری پێویستە ئەوان وەزارەتێکی نوێ پێک بهێنن بۆ ئەوەی سوپاکە کۆ بکەنەوە و هەروەها ئەم ڕۆڵە لێ نابینین زۆرێک لەو خەڵکەی کە لە ڕێزەکانی سوپایدا بوون کەسانی بێتاوانن یاخۆت بەشێکیان ئەو شەڕژگێڕانە بوون کە چوونێتە پاڵ ئۆپۆزیسیۆن بۆ شکستهێنان بە ڕژێم ئێستا ئێمە پێویستیمان بەو سەقامگیریەیە و پێویستە وەزارەتی ناوخۆ دڵنەوایی بداتە ئەو ئەمە هێژەی ئەحمەد ئەت گوتنێن تو دەبێژی ئەم نابینین لەسەر توورێن جڤاکی ئەم دەبینین سەربازێن ئەسەد فەرماندارێن وی دهێنە ئەشکەنجەدان و قوتان و لێدان و حتا کوشتنجی ئایا ئەڤە چه پێشهاتێکە مەترسیدار لێسەر ئەمن و ئەولەهیە سووریا چێت کەت بەدڵنیاییەوە بابەتی مافەکانی مرۆڤ و ئەشکەنجەدان کە بینیمان لە زیندانەکان لە سێدنایە لە سوپای ئاساد ئەنجامیدا بوو لە سەرجنەکانی هەواڵگری یاخۆت ئەمنی گشتی ئەوانە بەرامبەر هەموو پێکاتەکانی سووریا کراون بە شێوەیەکی ئەوە شتێکی نائاساییە کە وجدانی هەموو خەڵکێکی سووریا هەژاندووە بۆیە بەر لە ساڵی 2011 کاتێک و دوای ئەوەش کاتێک شۆڕش سەری هەڵدا زۆر مزایدە لەو بابەتە دەکرا تاوانی زیاتر ئەنجام دران و پێویستە دادگا هەیە و نابێت پەنە ببرێتە بەر تۆڵە سندنەوە بەڵکو یاسا بکرێتە سەروەر بۆ سندنەوەی مافی هەموو کەسێک و نابێت بۆچی ئەسەد دماهیک داخویانیە خۆدا پشتی ڕاوید بێژیتن سەدەمێک کە تناوی ئارتێژ بوو هیچ سوپایەک نەکشاوەتەوە بەبێ ئەوەی بڕیار لە ئەسەد وەرنەگرتە بیت هەروەها سەرکردەکانی سوپا تەنانەت ئەفسەرانیش هەمیشە وا دیارە بەشار ئەسەد لە سووریا چوەتە باوەشی ئێران و هیچ ئینتیمایەکی بۆ خەڵکی سووریا نەبووە بۆیە سوپای سووریاش تەنانەت ئەو غەدری لە کوڕەخاڵەکانی کرد لە براکەی کرد لە خەڵکی سووریا کرد و سوپای لەو دۆخەدا بەجێهێشت ئەمە مانای وایە کە ئەو ویستوێتی هەموو سووریا لە بەرژەوەندی خۆی بەکاربێنێتن تەنانەت ئامادە بوو کە سووریا وێرانیش بکات لە پێنە بەرژەوەندی خۆی باشە هێژە ئەحمەد شیانێن سەربازی و لوجستیەن سەربازên ئەسەد سوپای ئەسەد چاوە بوو بۆچی نەشیا لە هەمبەری هێرشن گروپەکێک و دەستا تەحریر ئەلشامە لەبەر خۆ بدات و هەموو وڵات ڕادەست کرد
واتا هر کەسێک سوپای ئاساد بناسێت و هەر کەسێک زانی بێتن لە ڕیزەکانی سوپا کاری کردبێت دەزانیت کە ئاوا سوپا نەبوو باڵکو خزمەتەیەک بوو بەسەریاندا سەپێنرا بوو بە زۆر بینیمان ئەوە سوپایەک بوو بەس بۆ پارێزگاریکردن لە دەسەڵات لە ساڵی بینیمان لە لوبنان کاتێک سوپا هەڵگەڕایەوە چی ڕوویدا لە ساڵانی ڕابردوو هەروەها بینیمان کە چەند یەکەیەک لە سوپای سووریا پێشتریش جیا بوونەوە بەهۆی ستەمکاریەکانی ئەو ڕژێمە لە کاتێکدا پێویستە سوپا بۆ پارێزگاریکردن لە بەرژەوەندیەکانی گەل و نیشتمان دەبمەزرێت بەڵام ئەو بۆ پارێزگاریکردن لە بەرژەوەندی خۆی بۆیە هیچ سوپایەکی ئەو تۆ نەما بوو لە دەوروبەری ئاساد وڵاو چەکدارەکانی بەردانە بەرێن شارڕ دەستکردنا وڵات بدەستە تەحریر ئەلشام کاریگەریە سەربازیە زۆرە ملێ لەسەر ئەنتیمایە نیشتیمانیە ئارتێشە سووریایە هەبوو یعنی یەک ژێ ئەگەرێن سەرەکە ئەڤە بوو نەبوونە ئەنتیمایە هیچ ئینتیمایەک نەبوو هیچ کەسێکیش متمانەی لە ناو ڕێزەکانی سوپا متمانەی بەوە نەبوو کە ئەمە بۆ پارێزگاریکردنە لە خەڵکی سووریا تەنانەت لە ناو خۆشیان ئەو دڵکیان بەو ڕاستیە دەکرد هیچ کاتێک ئەو دەنگوانەی کە باس لەوە دەکەن گوایە بەشار ئەسەد پارێزگاری لە کەمەنەتەواتیەکان نازانم چی و چی دەکات ئەمانە هەمووی لە ڕاستیەوە دوورن هەموو پەیامەکانی بەشار ئەسەد تەنیا بۆ بەرژەوەندی خۆی بوو ویلایەتی فەقێ و پەیامەکانی ئێران و بەرژەوەندی ئێران لە پێشەوەی هەموو کارەکانی ئەسەد و لە پێشەوەی بەرژەوەندیەکانی خەڵکی سووریادا بوو. باشە هێژە ئەحمەد هین وەکە ئەفسەری بەرێ سوپای سووریا چەندین ساڵە هین لە تورکیایە دە ئاڤاکردنا سوپایەکی نودا بوو سووریا divê قوناغێدا سووریا نودا دێ هەوە ڕۆڵ هەبیتن گەلۆ بەدڵنیەوە هەموو پسپۆڕی و شارەزایەتی خۆمان و هەموو توانەکانمان لە پێناو دامەزراندنی سوپای نوێی سووریادا دەمەزرێن بەکاردەهێنین بۆ لە پێناو بە پارێزگاریکردن لە دامەزراوەکانی سووریا لە سنووری سووریا سوپایەکی پیشەیی بە پلەی نایە پارێزگاری لە بەرژەوەندەکانی سووریا بکات و لە نوێنەری هەموو پێکاتەکانی سووریاش لەناو ئەو سوپایدا بکات. هێژە عەمید لە سووریا زیاتری 160 گروپên cuda û bi 100,000 gropên labelayên derveyî Sûriyeyê lê Sûriyayê hene. Aya di supayê nûyê Sûriya da ev gropên çekdar dê bikevne ji rikêfa vê supayan jî dê her pertû belave bin. Min behsê waye evên Sûrîne û bi wekalet bi welatên dî yan jî bi gropên dî berjewendiyên hinek li anên dî çendîn sala şerî dikin. بەدڵنیاییەوە دۆخێکی نوێ دەبێت ئێستا ئێمە گرنگی بەوە بە بواری خزمەتگوزاری دەدەین دەمانەوێت دڵنەوەیی بدەین بە هەموو لایەنەکان کە لە ماوەی 54 ساڵی ڕابردوو وێرانکاری گەنداڵی ئەو هەروەها 13 ساڵی جەنگ و شەڕی ناوخۆ و وێرانکردنی وڵات ئێمە پێویستیمان بەوە هەیە کە دڵنەوەی زیاتر بدەین بە خەڵکی سووریا بە هەموو پێکاتەکانیەوە بۆ ئەوەی سەقامگیری بەرپا بێت دواتر هەنگاو بەرەو دامەزراندنی سوپایەکی نوێ کە گەورەترین دامەزراوەی دەوڵەت دەبێت و لە پێناو بەرژەوەندیەکانی ئەو لە خزمەتی بەرژەوەندیەکانی ئەو گەلەدا دەبێت بەڵام ئەگەر هیچ دڵنەوەیەک نەبێت و پەرت و بڵاوی هەبێت بێسەروبەری هەبێت ئەو شتانێک کە تۆ باست لێوە کرد واتە ئەو گروپانە باڵادەست دەبن ئەو کاتی پێویستە کاری باش ئەوەیە کە هەر کەسێک بێتە ڕێزەکانی سوپای یاخود چەکاڵ بگرێت پێویستە لە خزمەتی خەڵکی سووریا بێت و هەمووی لە ژێرچەتری یەک دامەزراوەی سەربازیدا کۆب بێتەوە کە ڕەوایەتی نێودەوڵەتی وەربگرێت و لە ڕێگەی یاسای ناوخۆشەوە ڕێک بخرێت. هێژە عەمید ئەگەر ئەو سوپایە نیشتیمانیە یەکگرتیە جەنابێ هەوەژێت بێژیتن دە سووریا نودا نەشیا کۆنتڕۆلە هەموو ڤان گروپان بکەتن
ئایا ئەگەرە شەڕەکێ دیە نافخۆیی دناف بەراڤان گرۆپان لە سووریایە بگشتیان ژیان بێژن لە ناوچەین کوردی لە ناوچەین پێک هاتەیان دێ دروست ببیتن؟ پەنا بە خوددا ئینشاڵڵا ئەو کات دیادە ڕوونادات و ئێستا هێزەکانی سووریای دیموکرات ئەوان ڕۆڵێکی باشیان هەیە بۆ پەنیان بردۆتە بەر دیمەشق بۆ ئەوەی دانوستان بکەن و ئێمە وڵاتانی عەرەبیمان هەیە، وڵاتی تورکیامان هەیە، وڵاتانی دراوسێمان هەیە، ئێستا ڕێککەوتنێکی گشتگیر هەیە واتە ئەگەر ڕێککەوتنیش نەبیت بەڵام هەوڵدان بۆ ڕێککەوتن هەیە ئەوەی کە دێتە دەسەڵات پێویستە بۆ لەمە و دوا پشت بە دانوستانی سووری ببەستێت و پێویستە لولەکانی تفانگ دامرکێنەوە، پێویستە سووریای داهاتوو سووریای نیشتمان یەک پارچەی خاکی سووریا سەروەری سووریا گوتاری تونند و تیژی و هێژەیانیڤەکە لە واقع تەمان شتێکی دیە جەنابێ هەواژی دزانیتن یعنی سەربازێن ئارتێشە ئەسەد پەرت و بەڵاڤە بوونە دناوبەرە عێراق و حتا رووسیا و وڵاتێن دیێن دەوروبەر بەتایبەتی ئەڤین و پشتە خۆ ببەرەیە مقاومەیە چەندین دەمێکی درێژە گەرم کردی پشتی بەتایبەتی شەڕی دناوبەرە ئیسرائیل و لە غەزایە چێبووی دناوبەرە حەماس. ئایا ئەف سەربازێن ڕەڤیان فەرماندارên پلە بلندên ڕەڤیان بچەکێن خۆیان گران بە ئامادەکاریên خۆیان لۆجستی ئیمکان تێدایە ژنیشکا بە هێرشێکی بکەنە سەر vê دەسەڵاتە نوکە یا سووریا گرتیە دەست؟ یعنی پلانێکی وەها هین چاوەڕێتکەن؟ ئێمە زێدەتر ئێمە زیاتر تحەدیات زۆرمان لە بەردەمەم هەروەها لەوانەش تحەدیاتەکانی داعش هەروەها ئەو تحەدیاتان دیکە کە لەلایەن ئێرانەوە یاخود ئەو حزبانێک کە لەگەڵ ئێران کاریان دەکرد جگە لەوەی لەبوونی هەندێک شانەی نووست و ئەوانە هەموویان تحەدیاتن بۆ قوناقی داهاتوو بۆ سووریا بەڵام بە دڵنیاییەوە ئێمە متمانەی تەواویمان بە خۆمان هەیە هەموو گەلی سووریا متمانەی تەواوی هەیە کە دەتوانن لە بە یەک ڕیز بوەستنەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو تحەدیاتانە سووریای داهاتوو وڵاتی ئاشتی دەبێت و وڵاتی سەقامگیر دەبێت وڵاتی پێکەوە ژیان دەبێت لە نێوان هەموو پێکاتەکان لەسەر خاکی سووریا. هێژە عەمید ئەحمەد ڕەحاڵ ئەفسەری بەرێ سوپای سووریا ژێ ئەستانبوڵێ گەلەک سپاس.